مامەجیان ئەوڕۆ لە شاری ستۆکۆلم لە حزوری لەما تەمینت بەشدارم بەڕاستی هیچ وشەیەک لە فەرهەنگی کوردی نادۆزمەوە کە بەرامبەر بە گەورەی تو بەرامبەر بە مەزنی تو دەرببڕم دەبی وشەی نوێدا بڕێژم لە فەرهەنگی کوردیدا تۆ بەرزتی لە شاخەکانی کوردستان تۆ گەورەتی لە دەریایەکانی هەموو جیهان تۆ زۆر لە هەموو کەس گەورەتی تۆ ئاشنەوایی تۆ بلیمەتی تۆ هۆشمەندی سەرخۆشی خۆم و هەموو جیهان بێ لەگەلی کورد هەر چوار پارچەی کوردستان لە هەموو گەلی کوردەکەم ڕابەرێکمان لە دەست چووە بە حیاتی لە مێژووی هەموو کوردان نایەتەوە ڕێگەمان هیوای سەرخۆشی بۆمان هیوام وایە هەموو لەسەر ڕێبازەکەی بڕۆن داوای لێبوردنەکەی لە کەم کوڕیمان بەڵام بەداخەوە ئەم هەموو کوردستان ڕەشپۆشە لەم سەری لێقەوماوە ئینشەڵڵا دوایەوە کەس نازانێت چی بکات خوایە ئاخری خەم بێ خوایە مامەمان بۆچی وازوو لێ ڕۆشت بەداخ و هەژارێکی زۆرەوە پارێزەری هەموو کورد و کوردستان بوو عەرەبەکان زیاتر لە ئێمە هەموو دنیا هەموو جیهان هەموو عالەم بە پەرۆش و بخەم ناکە ئێمە ئەم پرسەی هەر هەمومانە لەبەرەوە لامان گرنگ بوو کە سەرجەم حیزبە کوردستانیەکان ڕێکخراوەکان و ئێمە وەکو نوێنەرایەتی هەڵسین بە بەستنی ئەم پرسەیە بە دوو شێوە کردمان دانەیەکی لە نوێنەرایەتی بۆ حیزبە سویدیەکان و حکوومەت و ئەندام پەرلەمانەکان بوو کەوا یاداشنامەیەکمان حازر کرد لە نوێنەرایەتی ئیمڕۆژ بۆ ڕەوەندی کوردی و سەرجەم حیزبە کوردستانیەکان و حیزبە عێراقیەکان وەکو خۆتانە بینن بە هەزاران لەسەروەی هەزار نەفەر ئامادەیە ئەمانە نوێنەری حیزبە کوردستانەکانن حیزبە عێراقیەکانن حیزبی سویدیە ئەندام پەرلەمانە ئامادە بووە و ئێمە وەکو نوێنەرایەتی لە هەر چواردە وڵاتێکی کەوا هەین ئەم پرسەمان بەستووە بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری کۆمیتی هاوکاری هێزە سیاسیەکانی کورد و کوردستان لە وڵاتی سوید ڕەوەندی کوردی بەشدارن لە ڕێگەی فیدراسیۆن و ئەو ڕێکخراوانی کەوا هەن لە سوید ئێمە لیژنەیەکمان دامەزراند بوو کە پێک هاتوو لە نوێنەراتی ئەم ڕێکخراوانە و ئەو حیزبانە و وەکو خۆتانە بینن نوێنەری هەموو حیزبە کوردستانەکان و عێراقیەکان ئامادەن و هەمویان بە پرسی خۆیانی ئەزانن. پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی کۆچی دوایی هەواڵ و سەرکردەمان فەخامەتی سەرۆکی پێش و بەڕێز مامجەلار سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرخۆشی خۆم ئاراستی پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگەکانی سەنگەر و کەسوکاری شەهیدان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و بنەماڵەکە یەکەم گەلێ کوردستان سەرۆکێکی خۆ نویسکارێکی خۆ شەڕوانێکی خۆ وەندا کرد ئەم کوردستان هەموو خەمگینە دیرۆکە ژیانە مامجەلال و دیرۆکە خەباتە کوردستانê ya 6 salên dawî meriv nikare jevdû veqetîne Başûrê Kurdistanê ne tenê Başûrê Kurdistanê serokekî xwe wenda kir her wiha Rojava jî Rojhilat jî Bakur jî serokek xwe wenda kir em li vir bi hezaran însan hatine û bawer dikim li her derê dunyayê niha taziya Mam Celal hatiye danîn. Ez îro bi navê Partiya Sosyal Demokrat li virim tev merasîma serok Mam Celal bûm û xemgîniya Sosyal Demokratan partiya me pêşkêşê hevalê Yekîtî Niştimanî Kurdistan dikir bere her tiştî serê malbata wî hemû hevalên Yekîtî Niştimanî Kurdistan sax be em tiriya wî da ji bo aşitî ji bo azadî kar û xebatê xwe berdewam bikin gelek spas û hemiyara. Bi rastî medya cîhanî wextê ku Mam Celal wefat kir ji nav me koç kir gelekî xeberekî mezin jê çêkirin nûçe gelek zû bela bû Reuters û Associated Press û Ajans France Press û her wiha jî nûçevanên welatên cuda cuda li hemû dinyayê wî xeberî di nava pê 6 deqa de belav kirin bawer nakim hiç carekî Kurdekî ku wefat kirî hewqa zû agahdarî giştibê cîhanî her wisa jî ser jiyana wî portre çêkirin gelek behsa wî kirin gotin ku însanekî 6 sal ziyattir li nav meslî Kurdî de bûye zor xizmet kiriye û awekî zor pozîtîv ji bo xebata wî Iraqê nû û demokrasî û bo mafê mirovan bo ciyanê hemû dane pêşkeş kirin. بەڵێ باسی ئەوە کەم کە ماڵم لە خەیمەکە بوو لە ئێران دوو مناڵەکەم مردن لە خەیمەکە چاوەڕێم کردوتم باوکیان یەتە ماڵۆ باوکیان هاتە ماڵۆ دوایی باوکیان
ڕۆشت وتم براکانم یەنە ماڵۆ دوایی برام ڕۆشت وتم قەینا برای ترم یێتە ماڵۆ بەس ئەم جارەیان باوەڕ ناکەم قەت مامجەلالێکی تر دروست بێتەوە لە ناو کووردا قەت دروست نابێتەوە پێشم وایە ئاخرین ناڕەحەتیمە لەمە ناڕەحەتی زیاتر قەت نابینم بە خۆمەوە تەمەنم 8 ساڵ بووە هەرتا ئەمڕۆ بیرەوەریەکانم بۆ هاتۆتۆ بەڕاستی لە 8 ساڵیەوە تا ئێستا چیم کردووە لە مەرگی مامجەلال بۆم هاتووەتۆ زۆر دڵپەڕین بەڕاستی بە کۆچی دوای مامی گەورەمان بێدەوارین کە ئینشاڵڵا خی گەورە باشترات کردبێ یەک تاکە پێشنیارم هەیە بۆ خانەوادەی بەڕێز مامجەلال شوێن ئارامگەی مامجەلال بکرێ بە مۆزەخانەیەک مەتعافێک بۆی کە خەڵکانێک کە چوونەوە لەوێ لە نزیکەوە بە ژیانی ڕابردووی سەرۆک مامجەلال ئاشنا بن چونکە بەڕاستی زەحمەتە بۆ زەحمەت بوو ئێمەکە لە ڕۆژە بە زیندوی بەڕێز مامجەلال ببینین پێشاد بین بەڵام هەریز نەبێ لەسەر گۆڕەکەی بە ژیانی بە خەباتی بەڕابردووی شاد ببین و ئاشنای زاتمان بێت دووبارە هیوادارم خی گەورە بە باشی بەرین شادکات سەبووری بۆ هەموو کوردێک مامجەلال نەبایە ئێمە لەم ناوانە بووین مامجەلال ڕۆحمان بوو چاومان و گیانمان بوو مامجەلال لە کیسی هەموومان ڕۆیشت